ئەو دوو هونەرمەندە بەڕێزە ڕۆحیان شاد بێت بە تەواوەتی و بەگشتی لە ئێمە ڕۆیی چکە لە بەشی سینەمای ئێمە بوون وەک لایەنی هونەریش کە دوو هونەرمەند بوون لەو عالمە تایبەتەی کە کارمانە کرد پێکەوە ڕۆژانە پێکەوە بین بەداخەوە لە مەرجێکی ناوەختەیە هەردووکیان دەڕۆژ بینیان بوو بەجیانی شتین بەڵام حقیقەتێک هەیە چۆن لە پەخشانەکەی کەوتومە پرسیارەکەن مەرگ واتای چی ئەڵێ مەرگ هەر مەرگە بەڵام بۆ ئێوە نەمریە بۆ ئەوان نەمریە بەڕاستی چکە ئەوان هەنگاویان نەئەنا بۆ مەرگ هەنگاویان نەنا بۆ نەمری چکە ئەوان ئێستا ڕۆحیان شاد بێ لە ژێر خاکان بەڵام کار و چالاکیەکانیان کار و هونەرەکانیان وەک چۆن ئەڵێ ڕۆژێکیە لە دنیاە هەموو شتێک ئەوە سێت تەنها هونەر ئەمێنێتەوە کەواتە ئەمانیش بەشێکن لەو هونەرە واتە تا هەتایە ئەمێننەوە چکە دوانەیەک بوون بەڕاستی لە چەند ساتە وەختێکە دڵە جوانەکەیان لە لێدان کەوت بەڵام ڕۆحیان نەڕۆشتووە ڕۆحیان لە ناومانایە ڕۆحیان لە ناو هەموو ماڵێکایە داخەوە لە وڵاتێکی چەق بەسوین بەرەو ئاقارێکی زۆر خراپ جارێ ڕێز لە مرۆڤ ناگیرێت چ جای هونەرمەند بەداخەوە ئەوەی ڕێزی لێ نەگرێ لێ نەگیرێ لەم وڵاتەیە هونەرمەندە لەبەرەوە نییە من دڵنیاتەکەمەوە ئەوانەی کە ڕۆشتوون و پێشووتریش هەمووی ئاه و حەسەتی ئەوە بووە کە نەیان توانیوە مەسە ئیدامە بە ژیان بەر نییە بەو شێوە گشتیە جوانی کە خۆیانیانەوێ بۆ نمونە کاتێک کاچێتە بەردەم کامێرە خیاڵی لای مناڵەکانیەتی کە پارەی مەساسیەکی پێ نییە کاتێک کاچێتە بەردەم کامێرە خیاڵی لای کرێخانەکەیە کە ساحەماڵەکە ناتبێتە سەر خێزانەکەی لەبەرەوە هونەرمەند لێرە بە هیچ شوێ قەدی ناگیرێ و هەمووی ئاه و حەسەتی ئەوەیە نییە لە خەم و خەفەتە سەری ناوەتەوە لەبەرەوەی هونەر هیچی نەکردو بۆ وڵاتە بەڵە زۆر خراپە ینی ژیانێکی بەقاڵێکی ئاسایی ڕێزم هەیە بۆی زۆر باشترە لە کەسێکی هونەرمەند چکە هونەرمەند خزمەتی کۆمەلگاکە هونەرمەند پامێکی گەورەی پێەیە هونەرمەند عەقڵ و شیارەکات و کۆمەلگا و شارەکاتەوە ئەی لە ئاسی و شاربوونە نابێت تۆ ڕێزی لێ بگری نابێت تۆ تەقدیری وەسع و باروزروفی باگراوندی ژیانی بکەیت نا بەداخەوە لەبەرەوە ئەمووی من دڵنیام هەر کەسێک هەر هونەرمەندێکە جەڵدەلی یاوە کە تووشی جەڵدەی مێژگویان جەڵدەی دڵ بووە لا و حەسەت و خەم و مەراقی ئەوە بۆ کە هیچی بۆ نەکراوە تا ئێستا بێگومان ژیان